Temaşevanên hêja li Jin TV bi bernameyê Hestên Rengîn em dîsa bi hev rane. Rêvîtiya Hestên Rengîn li Hollandayê bi bajarê Den Haagê berdewam dike. Îro mêvana me helbestvan Nesrîn Abbas e. Merhaba ji te re. Serçavnêşî, çawayî baş î? Başım, gelek spas. Te çûnî? Ez jî baş im, spas, sax bî. Me te dît em baştir bûn. Gelek spas. Xoşhalım. Spas. Nesrîn, em te hinekî nas dikin, lê belê em dixwazin te bêhtir nas bikin. Ji ber wê em ji te dipirsin, Nesrîn kî ye? Bale, Nesrîn bir li hemû şet jina, Kurda, dayka, Dayikek xweşik. helbestewana. Belê. Tu ji ku yî? Me bes li şwênekê yanî li xelkî çi deverê Erê. Başûrî Kurdistan. Başûrê Kurdistan. Şarî Silêmanî. Erê. Bi rastî jî bajarê Silêmanî wê bajarek entelektûel e. Bale. Erê. Paşkoyekî roşnbîrî heye. Hemû şarekî Kurdistan berastî Erê. bebê ciyawazî meselen Hewlêr, Kirkûk, Silêmanî, Erê. Helebca, Koya, Çemçemal hemû şar û şarۆçkekan paşkoyekî hunerî û edebî xweyan yani heye. Erê. Rast e. Nesrîn, tu helbesta dinivîsî, em pêşî ji te bipirsin. Helbest ji bona te çi îfade dike? Yan jî çima helbest? Katێک کە لە ماناکانی ژیان ناگەی ناچاری بیگۆڕیت. ئەنجا بۆ ئەو گۆڕینەش پێویستە بە شێوازێکی تری گۆڕین کاریە. منیش پەنام بۆ هەڵبەست بۆ شێعر نووسین بردووە بۆی هەم بتوانم لە ژیان بگەم و هەمیش بتوانم ماناکانی ژیان بگۆڕم بۆ سەر ئەو زمانەی کە ئونیڤەرساڵ بێت کە خەڵکی لێی تێبگات. ئەو زمانێک کە ببێتە پاشکۆیەکی ناسنامە و ناسنامەی بە کوردبوونی من، ناسنامەی بە ژنبوونی من. شتێکە من هۆنراوەکانم تەنها باز لە جوانی سروشت یاخود تەوەری کتابەتی ناکە ئەتوانی بڵێ شێوازێکی تایبەت لە دەربڕینە بە هەموو چمکەکانیوە. Erê. Niha destê me de pirtûka te heye bi navê Planet. Elbet bi tîpên latînî nehatiye. Hesara. Erê. Hesara. Hesara, rast e, stêr, erê stêr e. Bi tîpên latînî nehatiye nivîsandin, ji ber wî soranî hatiye nivîsandin, îcar ez nikarim bixwînim. بەداخەوە وەلە تا پێش بەرنامەکەش جەنابە ئاماژەی پێکرد کە بریا بە زمانی لاتینی بنووسرایە بە شێوازی لاتینی بۆ ئەوەی هەموو کەس لی تێبگات. بەڕاستی پێویستە و ئەوە وەکو خاڵ Erê beriya bername jî me xeber da min got eger hûn bikaribin yanî bi tîpên latînî binivîsin ew ê elbet soranî lê belê bi tîpên latînî belkî em jî bikaribin bixwînin ji ber ku gelekî zehmet e em jî nizanin. Ji ber wî jî gelekî xemgînim ku min hêna helbestên te nexwendiye lê belê wergerê helbesta te hatiye di Hollandî yani dibêje velke tal sprek Den Haag. Li Den Haagê kîjan ziman tê xeberdan tê da ev ya ez dibêjim ji alî şaredarî hatiye çapkirin. Erê. Ji bona kesên ku ji derve hatine li Den Haagê dijîn, ji bona nivîskarên jin yan jî mêr helbestê wan werdigerînin. Helbestek heye li vir ête jî têda ye. Ew armanca wan çi bû yanî ji bona çi ew proje hatiye çêkirin? بەڵێ بە حکمی ئەوەی دەن هاغ لە های توانم بڵم پایتەختی سیاسی هۆڵندایە بێجگە لە ئەمستردام کە کەپیتاڵی با بڵین هۆڵندایە. زیاتر لە 150
کۆمیونیتی جیاوازەژی واتە هەموو خەڵک لە سەرگۆی زەوی ئەتوانێت بۆ بەشێکی زۆری خەڵکە جیاوازەکان کە لە شوێنی جیاوازی گوێی زەمینەوە هاتوون ئیتر بە هەر هۆکارێک بێت لە هۆڵندا و لە شاری لەهای دەهەیە کۆبوونەتەوە. ئەنجا خۆی ئەم شارە بڕوای بە ئینتەگراسیۆن هەیە، هەر بۆ خۆشەکەی تا ئەم وڵاتەوانێ یەکەم پرسیارکە لێ دەکەن یاش ئەدبینەن ئەنەلایز دەکەن شێوازی ئەوەیە کە تۆ تا چەند حەزە بە ئینتەگراسیۆن هەیە، تێکەڵبوون لەگەڵ کەلتوری ئەو وڵاتەی کە تۆ داخڵی بووی کە تۆ لێی ئەژیت. ئەوان زۆر بە پێویستی ئەزانن کە مرۆڤەکان لە یەکتری بگەن، چونکێکم ئەمان باوەڕیان بە ئایندە هەیە لەبەرەوە حەزەکان مرۆڤەکان لە یەکتری دانەبڕێن. لەبەرەوە ئەم شارە کۆمەڵێک نەشناڵەتی ئێجگار زۆری لێە، هەروەکوتم زیاتر لە 100 نەشناڵەتی لێە. ئەمانە ساڵانە بە شێوازی جیاواز بە هەلومەرجی جیاواز ئایا ئەکادمی بێ، هوەری بێت، ڕەوشنبیری بێت، شانۆیی بێت، میوزیک بێت، کۆ ئەکرێنەوە هەر کەسە بە پێی توانە و تالێنتی خۆی ئەو شتانە ئەڵێن، ئەو شتانە ئەکەن کە حەزیان لێ بێڵێن. خۆشبەختانە منیش زیاتر لە جارێک تا ئێستا بەر ئەم هەوڵانی ئینتەگراسیۆن کەوتوم، بێگومان بە دەریش نییە لە هەوڵی خۆم، چونکە من بە خۆشم کەسێکم کە زۆر زۆر باوەڕم بە تێکەڵبوون هەیە بە ئینتەگراسیۆن. بەێ یعنی تێکیلیا وێژێ و ئەنتەگراسیۆن تو چاوە گرێ بدێ هەبدە زۆر گرنگە، لەبەرەوەی تۆ ڕاستە بە زمانی جیاواز قسە ئەەکەی، بە فکری جیاواز بیر ئەەکەیتەوە، بەڵام کاتێک کە تۆ تێکەڵ بە بەرامبەرەکە دەکەڵێ یاوا ئەویش بە هەمان شێوەوەکو من بە شێوازێکی تر بیرەکاتەوە. ئەنجا ئینسانیش بۆیە جوانە مرۆڤ کاتێک جوانە بە جیاوازیەکانیەوە. ئێتۆ کە ئەگەر بتوانی هەڵ بکەی لەگەڵ جیاوازیە ئەوە توانایەکی زۆر باشە بەڕاستی و تێژ ئەگەی لە جیاوازیەکان، ئەو بۆچی بەو شێوەیە بیرەکاتەوە. بێگومان ئینسان زادەی بیرکردنەوەیەتی و بیرکردنەوەش زادەی ئەو شوێنەیە کە تۆ لێوەی هاتووی. ئایا کوردستان بێت، ئەفریقا بێت، ئەمریکا بێت، ئوسترالیا بێت، ڕۆژهەڵاتی ناوین بێت، چونکێکم هەموو نەتەوەکانی تیایە، هەموو نەتەوەکانی بەبێ جیاوازی تایە. لەبەرەوە وەکو تاقیکردنەوەیەکی جوانە و خۆبینینەوەیەکی جوانە کە تۆ تا چه ئاستێک ئەتوانی لە بەرامبەرەکە بگەی و ئایا سوودی ئەو تێگەیشتنە بۆ تۆ چییە؟ بێگومان فراوانکردنی ئۆتۆپیایە، دنیابینیت گەورە بێت، تێکەڵبوون و سەفەرکردن دووشتن کە ئۆتۆپیای ئینسان فراوانەکات مرۆڤ. بەێ نەها مەسەلا وان ڕۆژێن داویدا بەحسای ئەنتەگراسیۆن جەمەژی گەلێکی تێ گوتن لە باشوور، لە ڕۆژاوا، لە باکوور، یعنی ئەو تێسیرێک لەسەر وێژێژی دیکە؟ بێگومان ئێستا ئێمە بۆ خۆمان من وەکو باشووری کوردستان کاتێکە لێرە لە شاری لاهای یاخود شارە جیاوازەکانی هۆڵندا بە هەرچی چالاکیەک بێ کە ئەچن یاخود ئەوانیان بۆ ئێرە، ئێمە کاتێککە تێکەڵەبین بەڕاستی یعنی وەکو ئەوەی چەند ڕەنگێکی جیاواز، وەکو ئەوەی کە هونەرمەندێک وێنە کێشێک ئەو ڕەنانە لەسەر پالێتێک کە تێکەڵیەکە چ ڕەنگێکی جیاواز دەرەچێت، چ وێنەیەکی جوان ئەکێشێ. ئێمە زۆر زۆر خۆشحاڵم من بۆ تێکەڵبوونە و دنیابینی من زۆر زۆر گەورە بووە لە کۆمیونیتی ڕۆژهەڵات، ڕۆژئاوا، باکوور. ئێمە ڕاستە بە زمانی جیاواز ئەخافین داخافین، بەڵام هەر کوردیە زمانەکە، بەڵام تۆڵە بە دیالێکتی جیاواز، بەڵام بیرکردنەوەمان زۆر دوور نییە لە یەکۆ بە تایبەتی بیرکردنەوەیەکی سەرەکیش کە مەسەلەی ئاشتی و ئازادیە ئێمە هەمومان کۆکاتەوە لەمڕۆیە. نهال ئەو هەلبەستێتە هاتیە بەرگەراندن فلەمەنگیاوی هەیە لەبەر ئۆنتموتینگ بەی دزێ، یعنی هەفدیتینێک بەی دبەحرێ ئەرێ، یعنی لەبەر ئەس دبێژم سەر ژنێکی تو سێکینی بەحسە چ دکی؟ بەڵێ ئەو بەیەگەیشتانە زۆرن لە قەسیدەکانمە و یەکەم جار نییە کە زایندەی نێرومێ بەیەک ئەگەن یاخود ژن و پیا و بەیەگەگەن لە هۆنراوەکانی منە زۆرم هۆنراوە هەیە. بەیەگەیشتنێک لەسەر دەریام هەیە، هەر بەیەگەیشتنێک یاخود ژن و پیاوێک یاخود پیا و ژنێک بەیەگەیشتن لە ڕێگا، پیا خۆشم دەوێ، ژن خۆشم دەوێ، کات تێپەڕی
پیاوەکە لە دڵی ژنەکەدا مایەوە و ژنەکەش لە دڵی پیاوەکەدا تێپەڕی ینی کۆمیونیکیشن قسەکردن مۆنۆلۆگێکی زۆر زۆر هەیە لە هۆنراوەکانی منە ژن و پیاو بەیەکەوە چکێکم بڵین و نەڵێن مرۆڤایەتی پێکاتەی هەردوو زایندەی نێرومێ لەوەتەی دنیا بوو دروستبوونی دنیا لەسەر تێکەڵبوونی جیاوازی دروست بوو لەنا ئەو هەموو شاخ و بیابان و کەندەڵان و ئەوانە دروست نابوون حتا جوگرافیا ئەمە نەخشەی زەوی هەمووی لەسەر پێکاتەی جیاوازی دروست بووە لەبەرەوە من زۆرم پێخۆشە ئەو جیاوازیانە بۆ نمونە ژن و پیاو بە خۆیان و بە هەموو جیاوازیەکانیەوە لە قەسیدەکان مایەک بگرن بکەونە گفتوگۆ. پڕ باشە. نەسرین خان تو دکاری ژمێرە هەلبەستێک بخوێنی خەسیدەیەکی بخوێنی شکەرەمە خۆ بەڵێ دوراژێ ئەم سۆحبەتە خۆ بەردەوام بکەن. ڕاوە حەزەکەم بەر لە هەموو شت بە شەهید دەست پێ بکەم لەبەرەوەی شەهید کەسێکە کە کاتێ خۆی شەهید دەبێت پێ ئەکەنێ بەڵام دایکی لە پاشیا دەگری یعنی ئەمە تراجیدیایەکە ینی بێنەرە پێش چاوی خۆت کاتێک کە ڕۆڵەیەکی نیشتیمان شەهید دەبێت بە هەرچی جۆرێک بێت ئەو دڵی خۆشە کە شەهید دەبێت لەبەرەوەی بە شانازیەوە شەهیدبوونی هەڵبژاردووە بەڵام لەم بەرەوە دایک سنگ دەکوتێ ئەمە پێکاتەیەکە لە بینی نێوان دایک و ڕۆڵەکەی چکەم خۆشەویستی دایک هەمیشە جیاوازە بۆ مناڵەکەی جیاوازە خۆشەویستێکی گەلێک جیاوازە لە هەموو خۆشەویستەکانی تر جاری وهەیە دایکەکە هەموو شتێکی خۆی بەختەکە لە پێناوی خۆشەویستی ڕۆڵەکەیە ئەنجام مناڵەکەش کە کاتێک خۆی شەهیدەکە بۆ خاک بۆ نیشتیمانیش دایکی دوو هەمە لەبەرەوە ئەو شەهید بوونا دوومانە ئەبەخشێت لە هەمان کاتە هەم دایکی خۆی هەمیش دایکی نیشتیمان جا من هەوڵم ماوە ئەم دایک و کوڕە لەم هۆنراوەیە کۆ بکەمەوە بە ناوی من و شەهیدەوە ئەوانەی خۆیان بە قوربانی خاگەکەن گوڵ لەسەر سنگیانە ڕوێت ئەستێرە تشک دەگرێتە چاویان کانیاوەکان لە گەرویانەوە هەڵەقڵێن شنەی با بە پرتاو دێت و خۆی دەکاتە هەناسەیان ئەوانەی لە بریتی باوشی دایکیان کۆشی وڵا دەکەنە لانک دایکیان دەبێتە فریشتەیەکی ئەفسوناوی و خۆشیان دەبنە باڵ بۆ ئازادی من نازانم کامیانم زۆرتر خۆش بوێت دایکێک لە ئاسماندا یاخود ڕۆڵەیەک کە شاخێک نامێنێ نەیکێڵێت بە شوێن دایکە. ساعت خۆش دەست دلێتە خۆش بە بێگومان سەری ڕێز و نەوازشدانێنم بۆ سەرجەم شەهیدانی کوردستان بەبێ جیاوازی بەو مناڵانەشەوە کە لە زیندانەکانە لە برسامردن یاخود ئەوانەی کە ئەنفال کران بە زینوێتی زینە بە چاڵکران زۆر بەداخەوە لە سەردەمی ڕژێمی باسی فاشیستە و لە هەموو سەردەمەکانە لە دەرسیم تا دوێنێشی لەگەڵا بێ لە ڕۆژاوە لە ڕۆژهەڵات بەداخەوە ئەوان ببیرتینم بەڕاستیژی هەلبەستێک گەلێکی بقوێت بوو سپاس گاواکو ئەم باشووری کوردستانی دنێرن پشتێ ڕێشیمە باس پشتێ سەددام گەلێکی تشتا خرا بوو پشتێ ساڵێن نۆتە هینێک ئەس دەبێژم نویسکارێن ژن لوێ دەرێ دەنگی خۆ هینێکی زێدەتر کردن پێشی ئەس شتە بپرسم ینی ڕێوشە وێژە ڕێوشە هەلبەستێ لوێ دەرێ پشتێ ساڵێن نۆتە چاوا خە پێش خست و تێکیلیە بێدەنگی و وێژە چییە؟ بەڵێ خۆشبەختانە کە هەموو دەڤەرەکانی کوردستان هەموو چمکەکانمان باشوور باکوور ڕۆژهەڵات ڕۆژە هەرگیز نەوەستاوە لە هاوار هەرگیز نەوەستاوە ژن هەمیشە دەنگی خۆی هەبووە لە ژنێکی ماڵەوە وەکو دایکێک ئەگەر خوێنەواریشی نەبوو بێت
هەتاوکو ئەو ژنانەی کە لە ئاستێکی ڕۆشنبیری بەرزان یاخود خوێنەوارێکی مام ناوەندین هەمیشە ژن پێگەی خۆی هەبووە دەنگی خۆی هەبووە بەڵام جیاوازەکە لەوە ئەوەیە کەوا بەڕاستی لە دوای ڕاپەڕینەوە لە دوای ساڵینەوەوە بێگومان پێشتر ژنەکان هەم ینی جەنابە مەبەستە لە ژنە بە تایبەتی لە پێگەی ئەدەبە ژنەکان قەڵەمەکانیان هەمیشە وەکو سەری ڕەموا بووە هەمیشە نووسیویانە ئیتر نووسینەکان ئەگەر بەرهەمی شعری بوو بێت یاخود کورتە چیرۆ بوو بێت یاخود ڕۆمان بوو بێت دائما لە دەرگاکانی ئازادیان ناوە هەوڵیان داوەکەوا میلەت بێتەوە هۆش ئازاد بێ ژن بە مەبەستی خۆی بگاکە ئازادیە بەڵام لە دوای ڕاپەڕینەوە ئەم شێوازی نووسینە هەر بەردەوام بوو بەڵام ئەوەی زیاتر کە گۆڕانکاری ئەوەی من ئەیبینم بەخۆیەوە بینی بێ سەر بەخۆی قەڵەمەکانە بە حکمی کۆمەلگا بە حکمی ئەوەی کە ژن دائیمەن بە چاوێکی نزمتر لە پیا و تەماشاکراوە دەیانگوت پیا و پیا و ژنە بۆ بەداخەوە کە ئەو شانە هەبوو لە کللتوری بەخێوکردنی ئێمە و پەروەردەکردنی ئێمە شەرم ڕوشکێنی بەکەم تەماشاکردن ئەمانە هەمووی ڕەنگی یاوەتەوە بە بەردەوامی لە بەرهەمە ئەدەبیەکانە بەڵام جیاوازەکە لە دوای ڕاپەڕین ئەوەیە کە ژنەکان زانیان کە تامی ئازادی چییە وەلێ ئێمە ڕزگار بووین لە چنگ باعث بەنسبەت طبعا من باسی باشوورەکەم وەکو تەجروبەی باشوور ئازاد بوو بەڵام تەماشاکەی ئازادی ژن هەر لە ژێر پاڵەپەستۆی ئابوو تەماشاکەی بەهۆی دوژمنانی دەوروبەرەوە تێگەیشتن لە ئازادی لە ناو کۆمەڵگەی کوردەواری باشوورە بە شێوەیەکی ترگەێنرا بە شێوەیەکی دەرەکی نەک ناوەڕۆک ژنەکان هەوڵبن زیاتر فۆکس واتە تەرکیز بخەنە سەر بەشێک کە لایق بەوان نییە زۆر وەکو ژن ئەوان زۆرتریان لەبارە تەماشاکە ئیتر کۆمەڵێک شتی تیجاری هاتە ناوە و مۆدە و فاشیۆن و چوزانم زۆر شت کە سەر لێ شێواویەکی گەورەی لەگەڵ خۆیان هێناوە تا ئەمڕۆشی لەگەڵابێ سەیرەکەی ژنەکان نەک تاوان هەمووشیان نا بەڵام بەشێکی زۆری ترێندا چاولێکەریە لە دوای هەموو حربێک لە دوای هەموو داڕمانێک هەر وڵاتێک کە ژێردەستە بێ چەساوە بێ کاتێککە ئازادی بەخۆیەوە بینێ وەختی ئەوێ هەتاوەکو لە ماناکانی ئازادی ئەگا ئیتر جاری وا هەیە لادانێک یاخود بەلاڕێبردنێکایەتە ناوە ئەتوانم بڵم ئەو بەلاڕێیان بردناوە بەڵام خۆشبەختانە ژنەکان مانای ئازادیان بیر نەچۆتەوە و بەتابەتی کاتێک کە تێکەڵیش بە تاقیکردنەوەکانی ڕۆژ ئاوا بوو کاتێک کە ژن لە مانای ژنەوە لە مانیفستی ئازادیە لە قاموسی عەبدوڵڵا ئەوجالانە با بڵێین بەڕاستیم پیاوەی ماڵەما قەرزاریم پیاوەین چکو من پیاوە من بۆ ویژدانی ئەڵێم چکم بۆخۆم لە ئەنگری هیچ لایەنێک نیم بەڵام بۆ وژدان ئەبێ بێڵێم ئەوەی کە ژنی زۆر زۆر هێنایە پێشەوە لە مەسەلەی ئازادی و هاوارکردنە فەلسەفە و بیر و باوەڕی عەبدوڵڵا ئەوجالان بوو ئەمە شتێکی حاشا هەڵنەگرا یعنی ژنی لە ژنی ژنەوە ناسان لە قاموسی نێودەوڵەتیە لە فەرهەنگی نێودەوڵەتیە کردی بە ژنی شەڕڤان یعنی ئێستا لە کۆمیونیتی ڕۆژاوایە کاتێک ئەڵێ کوردم ئەڵێن شەڕڤان یعنی مەسەلەی شەڕڤانێتە پێشەوە ئەنجۆرێک لە ئازایەتی بە ئێمە ناسان کە شۆڕشەکانی تر یعنی ڕاستە ئێمە ژنە پێشمەرگەمانە بۆ فیداکارمانە بووە ژنی زیندانیمانە بۆ لە باشوور ئەمانە شتێکن ناکرێت تۆ حاشان لێ بکەی یا چاوپۆشیان لێ بکەی بڵێ ئێمە خەباتمان نەبووە نەخێر ئێمە ئەتوانم بڵێم سەرەتای خەبات سەرەتای هەنگاوەکان کە بەزەقی دەستی پێکرد بێت بڵین لە باشوورە بوو بێت بەڵام دواتر بە جۆرێکی تر لە خەباتی ناسانی کە ئەویش خەباتی ڕۆژاوایە و بیر و باوەڕی شۆڕشی نوێی کووردە لەم ڕۆیە لە مەیدانەکەیە کە شۆڕشی پارتیکرەکارانی کوردستانە منەمە بۆ مێژۆڵێمە چکە من بەڕاستی سەر بە هیچ لایەنێک نیم سەیانی من سەر بەخۆم چکم عادەتەن کەسی نووسەر بەڕای من ئەبێت ڕاستگۆ بێت
بەڵام شەر نییە لایەنگیر بێت چکو من حەز ناکەم قەڵەم لایەنگیر بێ من ئێستا لەم قەسیدەی شەیدا خۆم توانی بڵێم شەڕڤان ئەم توانی بڵێم گەریلا بەڵام نەخێر من ئەڵێم شەهید لەبەرەوەی کوردستان هەمووی بە شێوەیەکی گشتی خاوەنی شەهیدە. فەلسفەی برێز ئۆژەڵان لەسەر وێژەی باشوور ژی هینێکی باندۆرێک مەزن چێکردێ ji ber ku em dixwînin tu çawa dinêrxînî؟ بەڵێ من بەڕای من عەبدوڵڵا ئۆجاڵان ئەگەر لێم بپرسی ئاپۆ کێیە من ئەڵێم کاریزمای ئازادیە تەواو کاریزمای ئازادیە. ئەرێ ڕاستە. Niha gewa ku em wêjeyê Kurdî difikirin mesela ew tekiliya wêje û siyaset çi ye؟ سیاست زۆر جوانە سیاست گەورەترین بەختەوەری ئادەمیزادە لەسەر گۆی زەوی بەڵام بەمەرجێک ئەگەر سیاست مەداربی با بەڕێوە ئەگەر سەرکردەی باشە هەبێ ئەو کاتە ئەبینە میلەتێکی حەساوە سیاستێکی سەرکەوتوو. مثلا قەسیدە هەنە هین قەسیدە هەنە هیچ جیف dikin yani nizanim soranî çi dibêjin hicv hecû erê qەسیدە de pir li ser وەڵامە شیعری بەرامبەری هەجوو ئەو شێخرەزای تاڵەبانی لە لای ئێمە مەشهورە بە هەجوو حاجی قایری کۆی ئیسلام وا بێ لەو بارەیەوە هەیەتی زۆرن سالم و کوردی نالی لە سەردەمە کۆنەکانی شیعرە مەسەلەی هەجوو زۆر زۆر هەبووە ئەمە هەم لەلایەک ئەڵێن گوایە بە پێی توێژینەوەکان گوایە ئەمە بۆ دەرخستنی توانا بۆ یەکەم ئەو دوایمینیش بۆ ئەوە بووە کە بۆ شێوازێک لە بەردەوامی من ئەڵێم تۆ بێ لێرەوە تۆ ئەڵێ من بە هەجوو نا بەڵام بۆ خۆم من کۆمەڵی وەڵامە شعریم هەیە هەجوو نییە چکم هەجوو شێوازی هێرش بەسەرێ ئەیتر ئەوە گەردیوانی شێخرەزای تاڵەبانی بخێنیتەوە زۆر زۆری تایە لەو بابەتە. بەڵام ئەو سالم کوردی حاجی قایری کۆیێتە ئەو سەردەمەکانی ساڵانی زوو ئەدەبی کلاسیک باڵێن بەڵام وەڵامە شعری هەیە لە ئیستایە چۆن دویت هەیە لە گۆرانی وتنە کە دوو کەس لە بەرامبەریە گۆرانی ئەڵێن منیش بۆ خۆی ساڵانێک لەمەوبەر کۆمەڵێک وەڵامە شعری زۆرم لە لاکەڵەکە بوو هینی هاوڕێیەکی شاعیر بەبێ ئەوەی کە ئەو ئاگای لە من بێ بەبێ ئەوەی کە منیش پەیوەندی بۆ بکەم کە قەسیدەکانی مەخوێنەوە هەستمە کرد ئەم قەسیدانە نابێ بێتە تەواوبوون حەیفە کچەکە لەویا بمرێ خۆشەویستەکە لەویا بەجێ بهێڵرێ ئاهاتم تەواومە کرد ئەمە هەجوو نەبوو بە شێوازێکی هێرشبردن نەبوو بە جنێودان نەبوو بەڵام بە شێوەیەکی گەلێک ڕۆمانسی نزیک لە چۆنەڵێت ئەدەبێکی فەرهەنگی ڕۆمانسی وەکو دیوانێکی ڕۆمانسی نەم ئەهێشت کچەکە بکەوێ نەم ئەهێش ژنەکە بمرێ نەم ئەهێشت خۆزگەکە لەویا تەواو بێ بەردەوامی پێەیە و هەتا ئێستاش ئەوە ئاشکرا نەکراوە یانی ئەو لە لای خۆم ماوەتەوە بەنیازم لە ئایندەیە ئەگەر تەمەن بوار با و ئەگەر بمێنی لەوانەیە ئەگەر ئەو کەسێکی شاعیرێکی زۆر ناسرا و بە ڕێزی کووردا کە خاوەنی چەندین دیوان و چەندین ڕێزلێنانە پێم خۆشە کە قسەی لەگەڵا بکەم پێی بڵم بەبێ ئەوەی تۆ ئاگاد لێبێ من چەندم وەڵامە شعری بۆ تۆ نووسیوە ئەمە دنیای ئەدەبە ئەمە تەنانەت لە ڕۆمانی شاهەیە کە دوو کەس بە یەکەوە ڕۆمانێگە نووسن بەڵام ئەوە بە ئاگاداری بەس ئەوەی کە من کردومە بەبێ ئاگاداریە یعنی ئەو برا شاعیرە بە هیچ جۆرە ئاگای لێنێ کە من وەڵامە شعری ئەوە نووسیوەتەوە بەڵام نەک بە شێوەی هەجوو بە شێوەی خیتابە بە شێوەی قسەکردن مۆنۆلۆگێکی دوور بە دووری بێ ئاگا جا ئەمە زۆر هەیە ینی من جارێکیان سوتفەی کرد چوومە کردنەوەی پێشەنگایەک لێرە پێشەنگاکە سوریالی بوو لەگەڵ ستیل لەیڤنت یعنی ئەمەی کەدا ئەنیشێ ڕسمت دەکەن ژیانێک بێدەنگ ژیانی بێدەنگ یەکێک لە هونەرمەندەکان لێرە لە شاری لاهای یەکێک لە هونەرمەندەکان شێوەی بێدەنگی کردبوو یعنی بۆ نمونە جەنابەت دانیشتووی و ڕسمت دەکا
ئەوی تریشیان سوریالی بوو هەر زەلام بوو ئینسان بوو کە لەسەری ئینسان بوو بەڵام هزرەکانی تیا چواندبوو هزرەکانی تیانە خش کردبوو لە ڕۆژی کردنەوەی پێشەنگاکە کە ویست بوویان بیکەنەوە دراوسێ بوون ئەم لەم ژوورەی ئەو بەر ئەویش لەو ژوورەی ئەو بەر کە ئاوا سەرێک لارەکاتەوە تەماشاکە ها ئەڵێ ئەی لەوە سەیری هینەکانی خۆشیەکات لەوحەکانی خۆی ستڵەی وەندەمەکە هینی بێدەنگ نەخشانی بێدەنگ ئەڵێ باشە وەرە تۆ سەیریکە ئەم ژنە کە لێرە دانیشتووە ئاوای کردووە بیرەکاتەوە تۆ ڕێک واز دەکەم وەکوەیە کە بیر لە پیسبوونی ژینگە بکاتەوە ئەمێ کە تۆ نەخشاندوتە ئەم پیاوە پیرەکە ئەوها دانیشتووە دەستی ناوتە سەردەستی من دروستم کردووە واز دەکەم ئەو ڕسمەی کە تۆ نەخشاندوتە لەوکە لەسەرا باز لە تەنیاییەکە لە کۆتایی گەیشتە ئەو ئەنجامەی کەوا هەردووکیان بەیەکەوە ڕسمەکانیان نۆبە بە نۆبە لە تەنیش دیەکەوە ڕیز بکەن بیکەن بەیەک پێشانگە ینی ببینە بزانە هونەر چۆن ئینسانەکان مرۆڤەکان کۆ ئەکاتەوە ئەدەب چۆن ئەم سەری گۆی زەمین ئەگەیەنێتەوە بەو سەری بەبێ ئەوەی هونەرمەندەکان یاخود ئەوانەی کە هۆزانە نووسن شاعیرەکان هەڵبەستەوانەکان ئاگیان لێکتری بێ یاخود ڕۆمانەکان چەنەها تەجربەی و تاقیکردنەوەی لەو شێوازە لە دنیاە من ئێستا ناتوانم هەمووی باسکەم بێگومان و لە خەیاڵیشمانێ لە حاڵی حازر چەند بەڵام لە کاتی خوا زۆر زۆر لەو شتانم بەبیر بوو کە ئەو دوێی تا بە ئاگا و بەبێ ئاگا کە چۆن ڕۆئەیە لە دنیای ئەدەبا سپاس ئەم دیسە شتە هەلبەستێک دنێ بخۆین گوهدار بکەن ئەمە کێوەش ببن تۆ پێت خۆشە لە قاموسی لێبەلێ تشتێکی باڵا من کشاند ئەکسەسواراتەی بازناتێ و گردەنۆک براستیژی وەکە لە بروکسل ئاتۆمیوم هەیە دشبێ ئاتۆمیومژی ئەمە معناوی بەلکی زێدەیە بەڕاستی من کاتێکە هەڵم ما حەزمە کرد شتێکی سوورم هەبێت کە چۆمە دوکانی ئەکسەسواری سەکە یعنی بەڕاستی من مەبەستم ئەوە نەبوو ئەتۆم لە ملکە بەڵام کە تەماشام کرد وتم وا ئەوە هەووی گردیلەی ئەتۆمیە وەخوا زۆر باشە لەم کاتەیە ئەمە ناڕەزاییەکی زۆر زۆر گەورەی منە بۆ جیهان لەم کاتە کە هەردوو بەشەکەی جیان ئەم پەڕی گۆی زەوی ئەمریکا ئەو پەڕی گۆی زەوی کە سینە لە ناوەندی شیانە کە ئێرانە لە دەستی ڕاستی ئێرانیشەوە کە ئیسرائیلە ئەمانە هەمویان ئەیانەوێ پەنجە لەسەر دوگمەی ئەتۆمیەکەدانێت دنیا ئاوەژووکەن نەخێر من نایەڵم من ئەیکەم بە شتێکی زۆر ڕەنگاڵە و جوان ئەیکەمە ملم بەڵکم سوتفەیەکێکیان بیبینن شەرم بیان گرێ ببینن کە لە دوای شتە ناشرینەکانەوە هەمیشە شتی جوان هەیە فەنتازیا هەیە خەیاڵ هەیە خوێنی ئادەمیزات کە نابێت بە گەردیلەی ئەتۆمی بڕێژرێت لەبەرەوە سوتفەی ئەمڕۆی کرد پر ڕێنگینە یان شتێکی خۆشە پر کەیفا من هاتشێرە مگوی ئەس ji te bipirsim ji ber ku ev dijbe ew li Brükselê cîkî çêkirine atomyum dibêjin jêre خۆشبەختانە ئێستاکە لە ئێستا ئەمن ئەتۆمیستێکی زۆر زۆر پۆزەتیفم یعنی هیچ مەرامێکم نییە بە دنیا تەنها جوانکردن و سەوزکردنی نەبێ لە ڕێگەی خەیاڵەکانمان ڕێگەی خەیاڵە شارێکانەوە دیوانی ڕۆمانسیە هات بەدەستمەوە قەسیدەیەکی ڕۆمانسیە ڕۆژێک لە ڕۆژان باڵەکانی خۆمم پێبەخشیت پێم گوتی جێم مەهێڵە تۆش بەر لە هەڵفڕینت ناوێکی نوێت پێبەخشیم و بانت کردم بوتی مار تازە گریان بە من چی کە نەتوانم سەر لە نوێ زیندوو ببمەوە نەهێڵم چیدی ببارێت بەسەرما تاوی گریان بەبیرت دێ بە چەشنی مەل کاتێک باڵەکانی خۆمم قرت کرد ئاسمانی فراوانم لە خۆم تۆیان لە ترسی ئەوەی نەبا ڕۆژێ گومانی دابڕان دڵت پتەنێت بە گومان وابزانێ ڕێگەی ئاسمانێکی دیکە دەگرم جێت دەهێڵم دەدەمە دەست باهۆز و زریان بڕیارمدا لە پاڵتدا بێباڵ بژین لە بیری خۆمی بەرمەوە باڵە فڕێ لە نێوان ئاسمان بەڵام کاتێ بەجێت هێشتم تۆ بیرت شوو کە من بێباڵم و نافڕم چاوەڕێم کردیت
کە پێم بڵێیت جێت ناهێڵم نادەمە دەست بێ بەزەی تۆفان لە ژێر باڵما حەشارت دەدەم فریشتە بێ باڵەکەم چۆن دڵم دێت تەنیات بکەم منیش بەدەم گریانەوە پێم گوتیت خواد لەگەڵ بەختەوەری گوڵبارانی تەمەنت بکە ئازیزەکەم چاوەڕێت دەکەم ئەم ئێستاکەش لاشەیەکی وشکەڵاتوی ژێر بارانم تازە هاتوویت و پێمەڵێیت ئەتۆی جانی جانانم مەگری تازە من زیندوو نابمەوە تا بدنێم بە سنگمەوە و بڵێم مەگری فرمێسکەکانت نامژێنێتەوە بەسەر چۆن وەرزەکانی ژیان بەگەڵایەک دامپۆشە و بە خودا بڵێ خۆشەویستەکەم باڵندەیەک بوو ڕۆژێک لە ڕۆژان بۆ تیمار ئەو مەلەیە کە ڕۆژێک لە ڕۆژان تینووی بووە زۆر تینووی بووە بەڵام نەیویستووە هەستی کردووە دەنووکی پیسە ئەگەر بێ خاتەکانیەکەوە پیسیەکە بە تینوێتی هەڵفڕیوە لەبەرەوە سیمبۆڵێکی زۆر جوانی ژینگە پارێزی و خۆشەویستی و ئەڤینە بۆ سروش منجی دخواست جتا بپرسم تە بەحسە خۆشەویستی کرد تەکیلیا وێژە و خۆشەویستی بەڵێ ئیتر ئەدەب مانای تازە ئەبەخشێ بە خۆشەویستی هۆنراوە هەستەکان ڕیزەکات بەردەوامی ئەبەخشێت مرۆڤ کاتێک کە ینی بۆ نمونەیستە من دەستی وێنە کێشانم نییە بەڵام بۆ ئەوەی خۆم دەربڕم پەنام بردۆتە بەر شیعر لەبەرەوەی هونەر بە هەموو چمکەکانیەوە بە ئەدەب بە هونەری شانۆ هونەری سینەماکار هونەری نووسین ڕۆمان ئەدەب دنیا فراوانەکەی ئەدەب بەگشتی ئەمانە هەمووی ئەو پردی دەربڕینەن کە ڕابردووی مرۆڤایەتی ئەبەستێ بە ئێستاوە و چاوەڕوانی ئایندەیەکی گەشی لێەکە پرخۆش بۆ گەلێک سپاس مەسەلا من نەها گوفتاریاوێ هەلبەستێ کرد قاسیدەیە کرد هینێک ئوسا بە فلەمەنگی دەبێژن یا ئێنزام هەیە تەنەبوونی ئەرێ تەکیلیا وێژێ ینی دناو وێژەیەدا تەنیتیا ژنا چییە؟ تەنیایی ئەو شتەیە کە هەمومان لێی ئەترسین سا ئایا لە گەنجیە کە ئەگەر خۆشەویستەکەت بەجێ بێڵەوە تەنیا بمێنیتەوە سا ئایا ئەگەر بچیتە تەمەنەوە و بە تەنیا بمێنیتەوە لە غوربەتا بێت لە خێزانی خۆتا بێت چکم هەستکردن بە غەریبی بەڕاستی پەیوەندی بە شوێن و کاتەوە نییە جاری وایە تۆ لەگەڵ خێزانی خۆتای بەڵام هەست بە تەنیاییەکەی لەبەرەوەی کۆنێکت نادۆزیتەوە پەیوەندی نادۆزیتەوە لەبەرەوە تەنیایی بەڕاستی خۆی چمکێکی ترسناکی ژیانە بەڵام بەو شێوەیەش ترسناک نییە کە خەڵکەکان لی بترسن لە نەزەری منە تەنیایی پاراستنە و چاودێری بە بڕوای من ئادەمیزاد تەنیا بێ باشترێکە وەک لەوەی دەوری تەنرابێ بە خەڵکانی نەشیاو خەڵکانی نەشیاو ئەوان زیاتر تەنیا دەکەن لەبەرەوە تەنیایی فریاد ڕەسە مەسەلا جانە دیجیتال مێدیا مێزێ دکم هین کێسان یانی کورت بە تەمامی گاوا ku tiştekî negatif derbas bibe em hertim behsa tenêtî dikin em li dinyayê de tenê nekî hesek piştgiriya me nake nizanim çik ji ber wî jî me dixwast dibêje Kurdî de ew tenêbûnê çima ew qas di nav civaka Kurda jî cî girtiye ئەمە ئەگەڕێتەوە بۆ زۆر چمک خاتون ئەزانی ڕۆژێن خان تەنیایی تێگەیشتنی تەنیایی لە لای کەسێکی ڕۆژئاوایی جودایە جوازە لە تێگەیشتنی من بۆ تەنیایی هەرچەند ئادەمیزاد خوێندنەوەی بۆ ژیان زۆرتر بێ ئۆتۆپیای فراوانتر بێ زیاتر تەنیایی لەلا ئاسانە بێ چونکێکم ڕاستە تەنیایی زۆر زۆناو مەسەن تەنیایی ئەگەر بە شکستی جەستە بێ کاتێک ئادەمیزاد پیرە بێ قاچی نامێنێ بڕوە
چاوی نامێنێ بخوێنێتەوە لە کاتێکا ڕۆیشتن بینین ئەم دوو هەستا زۆر یارمەتی دەرە ئادەمیزادە بۆ بەردەوامی چونکێکم جاری وایە خەڵکەکان ڕاستە تووشی لە بیرچوونەوە نەبوون ڕاستە تووشی زەهایمەر نەبوون بەڵام تەماشاکەی جەستەیان شکست بووە چاویان نەماوە هەز بە تەنیایی یەکەن لەبەروی ناتوانن بڕۆن بۆ هیچکە لەبەروی ناتوانن هیچ شتێ بخوێنەوە بەڵام نابینایەک بۆ نمونە تۆ تەماشاکەی کەسێکی نابینا چاوی نییە بەڵام هەز بە تەنیایی ناکە وەلێ خۆ ئێمە زۆر کەسمانەیە چاویشمانەی هەز بە تەنیاییەکەین کەواتە تەنیایی هزرە تەنیایی چۆنەڵیت چمکێکە کە ئادەمیزاد خۆی لە خۆیان بنیاتی ئەنێ ئەگینا خۆی تەنیایی شتێک نییە بە ناوی تەنیاییەوە ئەگەر تۆ دنیاکە و فراوان بێ دنیابینی و گەورە بێ تەنیایی قەتجێ نابێتەوە لە لای تۆ بۆ لەبەرەوەی تۆ بە خەیاڵیش بێت ئەڕۆیت بە هەست بە شتەکانەکەی نابینایەک چۆنی توانی بژی ئەگەر هەست نەبوایە کەواتە لە سەرەتاوە هەتا کۆتایی ئەوە هەستە ئەوە مێشکە عەقڵە ئێستا من کاتێک قسە ئەەکەم ئەدوێم لەگەڵ بەڕێستان یا سەیری بەردەمی خۆم بەکەم چاوم وەسیلەیە با بڵێم چاوم ئەداتە شێوازێکە ڕێگەیەکە کە من شتی پێبینم بەڵام ئەوەی کە هۆشداری ئەیە بە چاوم خانەکانی مێشکمە ئەو سیگناڵانەیە کە مێشک ئەینێرێ بۆ چاو ببینێ ئەگینا جاری وایە من بۆ چاویلکەکەم ئەگەڕێم هەموو شوێنێکی بۆ گەڕم نایدۆزمەوە لە کاتێکا کە لەبەر دەمایە خودت بەسەرمەوەیە بۆچی لەبەرەوەیەوە هێزرا کە پێ دنیا بینیت پیاڵە بینینێ پیشانەیە جا هەر کاتێ بەڕای من ئەمە وەکو دنیابینیەکی خۆم بۆ تەنیایی هەر کاتێک ئادەمیزاد هەستی بە تەنیایی کرد دانەنیشێ بەرامبەری هەستێت پڕی کاتەوە ئەو تەنیاییە دەستباتە کتێبێک ئەگەر توانای خوێندنەوەی هەبوو ئەگەر توانای ڕۆشتنی هەبوو بڕوا لە باخچە پسکۆلەکەی ماڵەوەی دابنیشێ ئەگەر توانای سیرکردنێکی هەبوو سەیری شتێک بکات پەیوەندی بە هاوڕێیەکیەوە بگرێ سەیری ڕابردوو بیر لە ڕابردووی خۆی بکاتەوە کە چین ئەو شتانەی کە ڕۆژێک لە ڕۆژان ئەمیان بێهێز کردووە نەفرەتی لێ بکە ها بیرکردنەوە ئادەمیزاد بریتێ لە هزر ئەی بۆچی هەموو فەلسەفەی دنیا و هەموو تەیۆریەکانی دنیا و ئێستا سیاست لەسەر هزر ئیژەکات هزری زیندوو بۆچی مەسەلەن فەلسەفە و ئایدۆلۆجیاکان ئێستا زیاتر بەرەو هزر ئەڕۆن وەک لە تەنیا دەکات جاری وایە تۆ 24 ساعت لە ماڵێکە ئەمێنیتەوە بەس ئەخوێنیتەوە بە تەنیای چ زەرێکی هەیە تەنیایی جوانترین دنیابینیە وەکوتم باشرێکە وەک لەوەی خەڵکانی هەڵا یا نەشیاو لە دەوروبەرێ خوش بوو تەسویرێک خوش بوو ڕاستیژی بەلێ ئەم هێدی تێن داویە بەرنامەیە خوێ بەریا کۆ ئەم داوی بکەن ئەس شتێکی دنێژی بپرسم پرسێ من دنێژی هەیە ئەوژی وێژە و خوێدا یانژی ئەم چ بێژن ئەزدا یانژی ئۆ ئەرێ خودا یاخود خوداوەند ئەمانە هەمووی جیان تەبەن بە پێی میتۆلۆژیا فەلسەفەکان ئەرێ خودا خۆشەویستیە ئەرێ لە خۆشەویستی ڕاستە ئادەمیزاد دەچێتە دڵی خودای خۆیەوە ئەجا ئەدەبیش هەوڵ بۆ خۆشەویستی ئەیە هەڵ بۆ گۆڕینی دنیا ئەیە وەکوتم کاتێک کە تۆ ماناکانی ژیان لە دەست ئەیەی ئەگەڕی بۆ ئەوەی مانای تازەی بۆ بدۆزیتەوە تەوە ناشتوانی هیچ شتێک ناتوانانی بدۆزیتەوە گەر خۆشەویستی لەگەڵانە بێ خۆشەویستی چۆن ئەگەر لە ناندینی ماڵانە خوێنە بێ زات خواردن چێ نابێ تامی نابێ بە هەمان شێوەش ئەگەر خۆشەویستی نەبێ هیچ ڕێگایەک ناگاتە ئامانج تەنانەت ڕێگەی خودداش چەندیش نوێش بکەیت چەندیش لە خوددا بپاڕیتەوە چەندیش داوا بکەیت نزا بکەیت بەڵام ئەگەر بە خۆشەویستی نزانەکەی ناگات ڕاستە خۆش بوو بەلێ ئەمێ بەرنامە خو داوی بکەن ئەم سپاسیا خوش ji بۆناتە دکن
ام سپاس گله بۆ که که خوش جەنابەت. بون لیبلی ازی پیشی داویا برنامه پیشکش بکم و امشته دیسا هلبستک دنه دخوازن گفتار بکن بەڵێ بەڵام بەر لە هەڵبەستەکە تەوان ئەمە دیوانە تاقانەی منە یەکەم ئەرێ. دیوانی شعریمە ئەم دیوانە دیوانی هەسارە اره ساڵی پار بە چاپ گەیەنرا ماوەیەکی زۆر خەریکم لەم ناڵیمەوە هەرچی هزر و اره ویستی من هەیە لەم دیوانایە بەڵام ئەمە هەمووی نییە من چەنەها قەسیدەی تر و خاتیرەم هەیە من حەزم کرد لە باتی شعر خاتیرەیەک بخوێنمەوە کە ئەوە پەیوەندکاریشە بە خۆشەویستی گوتنین تی داوی جبونا تماشێوانên jin TV هەیە بێگومان من زۆر سوپاسی تەلەڤیزیۆنی ژنەکەم بێگومان سوپاس بۆ جەنابەکەم نەبەسەر کردەوە زۆر سوتفە بوو بەڕاستی من ڕاستە من پەیوەندیم جار لەگەڵ ژن تیڤە هەبووە بە شێوازێک لە شێوازەکان لە تۆمارکردنی هەڵبەستەکانە لە سەردان بەڵام بەم شێوە فەرمیە نەبووە کە ئیسە جەنابە منەبان کەش کرد من لە ژن تیڤەوە داوای ئەوە کەمکەوە ژنان بەردەوام بن لە بەرخودان لەبەرەوەی بەرخودان هەستە بەرخودان خۆشەویستیە مرۆڤ کاتێکە بیر ئەکاتەوە هەستی ئەجوڵێ بۆ ئازادی بیر لە ئازادیەکاتەوە هەستی ئەجوڵێ بۆ ئازادی پێویستی بە دەربڕینە تاکە ڕێگەیەکیش لەم ڕۆیە بۆ دەربڕین بەرخودانە کۆڵمەدانە بۆ ئەوەی ژنەکانمان ئەوانی کە تا ئیسە لە سێبەران بێنە دەرەوە لەو سێبەرە ئەوانەی لە تاریکیان ڕووناکی ببینن چونکەکەم لەم ساتەیە کە من و بەڕێستان قسەی تیاکەین لەوانەیە لەم ساتە تۆماری کوشتنی چەنەها ژن بێ چەنەها ژن بکوژرین یاخود خۆیان بکوژن خۆیان هەڵواسن خۆیان بسووتێنن لەبەرەوەی ناگەنە ئەنجام لە تێگەیشتن لە ماناکانی ژیان هیوادارم لە ڕێگەی ئەمین بەرە جوانەی ژن تیڤەوە ژنەکان دنیابینیان بۆ ژیان فراوانتر بێ هەتا بتوانن نەوەیەکی گەشببینتر و ڕەوشن بیر بن بە کۆمەڵگا هێویامەژێوە gelek spas saxibê bi rastî jî em spas dikin ew sohbeta me wek gerdanok û bazina te wek atomîn bû خۆشبەختانە تا ئێستا هیچی نەوتووە gelek spas saxibê بەڕێزیت سپاس لە من Belê temaşevanên hêja em hatin daviya bernameyê hestên rengîn her wiha em spasya xwe ji bona xebatkarên Jin TV dikin heya carekî dinê li xwe mixatebin dem baş Belê ئەمە مۆنۆلۆگێکە لەگەڵ باوکم لە بیرم دێکم ناڵ بووم ڕۆژێک لە باوکمم پرسی بابا چۆلەکە دەگری نا ئەوان لە جێ گریان باڵەگرن و بەرەو ئاسمانە فڕن کەوا بێت باران گریانی چۆلەکەیە بابا ئەی چۆلەکەی ناو قەفەس چۆنەگری ئەوان خامۆش و گۆشەگیر زیاتر سکاڵاکەن کاتێک کە دەرگای قەفەزەکەیان دەکرێتەوە لە شەقەی باڵەدەن و هەڵەفڕن لە ئاسماندا باوەش بە گریانەکەن چەند خۆشە خۆزگە منیش چۆلەکە بام ئەی مرۆڤ خۆ مرۆڤ باڵدار نییە بۆچی ئەگری مرۆڤەکان خۆیان یەکتریە گرێنن لەسەر باڵگرتن تاوەکو دڵنیا ببنەوە کامیان بەر لەوەی تریان بەرز و بەرزترە فڕێ لە کاتێکدا کە ئەو یەکتر گریاندنە نەحەزی زەویە و نەویستی ئاسمان ئەو دەم لە هەندێک لە وەڵامەکانی باوکم تێناگەیشتم کە گەورەش بووم بێزاری کردم وەڵام و تێگەیشتن هەتا ڕادەی گریان dest û dilê te sax be xweş be سلامت سپاس